بەشی و بەشەی کە وەرمان گێڕابوو تەواو دەبێت هەندێ شدەیە ڕوونی دەکەمەوە پێشتر بۆەوەی تەواو ئەو مەوزوعات ڕوون بێ لەلاتان تۆزێ لە مەوزوعات تەرکیزکەن تاوەکو ئەو چەمکانە ڕوون ببنەوە و لەلاتان هەبێت بۆەوەی دواتری شەر سوودی لێ وەرگرین بۆ خوێندنەوەی بەشەکانی تر بۆ هەموو شتێک یعنی هەر شتێک هەر بوونەوەرێکە لە گردوونە هەیە یاوەیە بوونەوەرێکە تەنها سیستەمی کارکردنی هەیە یاوەیە بوونەوەرێکە سیستەمی کارکردن و سیستەمی بوونیشی هەیە هەندێک لە بوونەوەرەکانیش سیستەمی کارکردنیان لە دەرەوەی خۆیانە هەندێکیان لە ناخۆیانە جا من بە کورتی تەستیفێکی بچووک دەکەم بۆ ئەم مەوزوعە و دواتریش بۆەوەی لە ڕێگەی ئەمەوە ئەوە ئەو دوو شوێنە جیاکەینەوە کە کێشەی تایەوە کان دەیەوێت جای کاتەوە و دەیەوێتمان بۆ ڕوون کاتەوە کە چاکە ویستی چاکە لە خۆیدا چاکە ئەو وەسیلانەی کە ئەم ویستە بەکاریان دێنێ بۆ ئەوەی ئەو فرمانە بە چاکە وەدی بێنێ بە چاکبوون وەدی بێنێ ئەو وەسیلانە شتانێکن لە دەرەوەی ویستی چاکە و بە خۆیان چاک نین شتانێکی بێلایەنن تەمەنەوانەی کە وەسیلانەی کە بەکاردێنێن بۆ دیاتنی چاکەکە وەکوانەی کە لە پێشتر لە ئەو ناوی دەنێ خەسڵەت و هەندێک توانایە و هەندێک خەسڵەتە و هەندێک شتانێکە کە بە سروشتیان و هەندێک شتانێکن کە تۆ دەتوانانی بەدەستیان بێنی ئەمانە هەمووی لە ینی هەن بۆ ئەوەی تۆ کردەیەک ئەنجام بیت جا بۆ ئەوەی ئەمانە جیاکەینەوە بە شکلێکی ورتر لەوەی کانت باسی کردو جیاکەینەوە لە ویستی چاکە کە چاکە لە خۆیە من پێم باشە لێرە لە ڕێگەی شیکردنەوەی بوونەوەرەوە هەندێ ینی ئەو دوو منتیقەیەتان بۆ جیاکەمەوە ئیتر دواتر لەگەڵ دەقەکە دەڕێین تەمان ئەگەر سێری دەوروبەرمان بکەین چەند جۆرێک لە بوونەوەر دەبینی ئێستا بۆ نمونە ئەم کتێبەی بەردەستمەوە بوونەوەرێکە خاوەنی بوونە کە دەڵێن بوونەوەر ینی هەر شتێک خاوەنی بوون بێت ئەو کامێرایە بوونەوەرێکە ئەو کتێبخانەیە دروستکراوە بوونەوەرێکە ئەو ساردکەرەوەی کە لە پاڵایەتی بوونەوەرێکە ئەمانە کە هەموو لێرە کۆمەڵە بوونەوەرمان هەیە ئەگەر بچینە دەرەوەی قاعەکەش سیرکەین کۆمەڵە بوونەوەری تر دەبینین بەردێک دەبینین درەختێک دەبینین مرۆڤێک دەبینین شاخەکان دەبینین ئەمانە هەمووی بوونەوەرن بەڵام ئەم بوونەوەرانە جیاوازن و ئەگەر بە پێی سیستەمی بوون و سیستەمی کارکردنیان جیاوازیەکان دروست بووە جا لێرە بۆەوەی تێبگەین ئەوەی کە ویستی چاکە پێویستیەتی بۆ ئەوەی پرۆسەی چاکبوون بێتە ئاراوە و لە ڕێگەیەوە چاکەی لێ بکەوێتەوە ئەوانە دەکەونە کوێوە ینی ئەوانایە ئەو شتانە بوونەوەرن و چ جۆرەکن لە بوونەوەر بۆەوەی ئەمە جیاکەینەوە پێم باشە ئاوا بە کورتی لە پۆلێنی بوونەوەرەکان بکەین لە ڕێگەی بوونەوەرەکانەوە سیستەمی کارکردن و سیستەمی بوون جا بکەینەوە اینجا دوای ئەوەی تر بە ئاسانی من هەستەکەم تێدەگەین لەوەی کە چونکە ئەمەی کانت بەڕاستی کێشەی تایە سەبەبەکەشی ئەوەیە کە سیستەمی جێبەجێکردنەکە ینی کارکردنەکە لەگەڵ سیستەمی بوونەکە تێکەڵیەکی تایە بۆی ئەو تێکەڵیە نەمێنێ بۆی تێبگەین فرمانی بوون فرمانێک نییە فرمانێکی جێبەجێکاری نییە بڕیار نییە فرمانێکی ترە کە زەمانێکی دەبێ فرمانێکی زیندووە کاتێکی دەوێ و وەختێکی دەوێت هەتا ئەم فرمانە دێ ئەو بوونە لە ڕێگەیەوە وەدی دێت بۆی ئەمانە جیاکەینەوە ئێستا من پۆلێنێکی ئەوە
بچووکتان بۆ دەکەم کە بۆ هەمووتان شتەکان ڕوون بن. ئەگەر سەری بوونەوەرەکان بکەین دەبینین دوو جۆر لە بوونەوەر هەیە، یەکێکیان بە سروشت هەیە، بە شکڵێکی سروشتی هەیە، ئێمە هەبین و نەبین ئەوانە هەن. بۆ نمونە بەردێک ئێمە نەبین و هەبین ئەو هەیە، ئاسن ئێمە نەبین و هەبین ئەو هەیە، درەختێک ئێمە نەبین و هەبین ئەو هەیە. بەڵام شتانێک هەیە بوونەوەری مرۆیین، یعنی ئەگەر مرۆڤ نەبێ ئەوانیش نین. کەواتە دوو جۆر لە بوونەوەرمان هەیە، بوونەوەری مرۆیی کە لە مرۆڤ کەوتووەتەوە، بوونەوەری سروشتی کە لە شکل بە شێوەیەکی سروشتی هەن، ینی ئەوەی بە سروشت هەیە ئەوەی بە مرۆڤ هەیە، ئەگەر مرۆڤ نەبێ نییە. بۆ نمونە داسێک ئەگەر مرۆڤ نەبێ نییە. ئەم کامێرایی بەردەممان ئەگەر مرۆڤ نەبێ ئەویش نییە. ئاین ئەگەر مرۆڤ نەبێ ئەویش نییە. زمان ئەم زمانە مرۆیەکە ئەمە هەمانە، ئەگەر مرۆڤ نەبێ نییە. شعر گۆرانی ئەوانەی کلتورین، بوونەوەرە کلتوریەکان، کەواتەوەی لە مرۆڤ دەکەوێتەوە خۆی دوو جۆر لە بوونەوەرە. بوونەوەری تەکنیکیمان هەیە لەگەڵ بوونەوەری کلتوری. بوونەوەری کلتوری ئەو بوونەوەرانن کە پەیوەندیان بە ڕۆحی ئەمەوە هەیە، مۆسیقایە، گۆرانیە، شعرە، ئەدەبیاتە بەگشتی، ئاینە، نەریتەکانن ئەوانەی کە هەن کۆمەلگایەکەیەتی. ئەمانە هەمووی چین؟ بوونەوەری مرۆیین، بەڵام چین؟ کلتورین. بەڵام ئەوانەی کە تەکنیکین یا پیشەین، وەکو چی؟ وەکو ئەو کامێرایە، وەکو داسێک، وەکو شمشێرێک، وەکو سەتڵێک، وەکو چوزانم هەر شتێک لەوانەی کە ئێمە بۆ ئیشێکی دیاریکرا و دروستمان کردووە. تەمان ئەگەر ئەمانە نەبێ، فەرزەن ئەگەر مرۆڤ نەبێ، هەموو زیندەوەرەکانی سەر عەرزکۆ ببنەوە سەتڵێک ناتوانن دروستکەن، ناتوانن داسێک دروستکەن. ینی مرۆڤ توانایەکی خوڵقاندنی تایە لە چیانە؟ لە بوونەوەرەکانی ترانیە. ئەمە بەڵێ لە زیندەوەرەکانی ترانیە. ئەمە تاکە شتێکە کە ئینسان جا دەکاتەوە لە بوونەوەرەکانی تر، و ئینسان بەم توانای خوڵقاندنە دەکرێت لە کاتیگۆریەکە دیاریکەین کە ئەویش چییە؟ بڵێن گیان لەبەرە، بەڵام ئەوانی تر چین؟ زیندەوەرن. بۆچی؟ چونکە توانای خوڵقاندنی هەیە، توانای ئەوەی هەیە بە شتێک بڵێ ببە ببێت. فەرزانەوە لە مرۆڤەوە فرمان بەبوون بە چی دەردەکرێت؟ بەو کامێرایە. لەناو مرۆڤ ئەو فرمانە هەیە کە بەو کامێرایە بڵێ ببە، یا بە هەر وەسیلەیەکی تر کە دروستمان کردووە بڵێ ببە. تەمەنم فرمانە لە زەمانێکی دیاریکراوە، تەمەنم فرمانە لە بەر لەوەی کە زانست لە ئەوروپا سەر هەڵ بدا، ینی پێش چەند سەدەیەک، ئەم فرمانە هەر هەبووە. بەڵام ئەم فرمانە لە ڕێگەی چیەوە تەفعیل بووە؟ لە ڕێگەی ڕۆحە ئەوروپیەکەوە تەفعیل بووە. ئەوروپیەکان ئەم فرمانەیان چی کرد؟ فعال کرد. لە ڕێگەی ئەم فرمانەوە ئەم ئامراز گۆڕا بە ئامێر. ئەوەنا خۆ بەر لە ئەوروپیەکانیش، بەر لە دیکارت و نیوتن و گالیلۆ ڕاضیات هەبوو و زانستەکان مهیا بوون بۆ ئەوەی تۆ لە ڕێگەیانەوە چی بکەی؟ زانستی سروشناسی بڵین پێشکەوێ. و شتانێکگەن ئەسان بەر لە گالیلۆ هەن، لە ناو یۆنانە هەیە، بەڵام ئەمانە فعال نەکراون. جگە لەوەی لە ناو حەزارەتی ئیسلامیە لە سەدەکانی ناوەڕاستەوە، بەر لە سەدەکانی ناوەڕاستەمانە هەیە، بەڵام ئەم زانستە بە هیچ شێوەیەک چی نەکراوە، نەیتوانیوە بچێتە خزمەتی ئەو فرمانە جێبەجێ بکە کە تایە جۆرێک لە بوونەوەر پەیا دەبێت کە پێشتر بوونی نەبووە. ئەوەی کە پێی دەڵێن گیانی مۆدێرن، گیانێکی تازەیە، لە ڕاستیە تازەیەکەی ئەلێرایە کە توانی جۆرێک لە بوونەوەر بێنێتە ئاراوە کە پێشتر نەبووە. ئەو بوونەوەرش چی؟ ئەویش ئامێرە. پێشتر ئەوەی هەبووە ئامراز بووە، ئامێر نەبووە. لەبەرەوە بوونەوەرە تەکنیکیەکان دەکرێن بە دوو جۆر لە بوونەوەر، ئامێر و ئامراز. فەرقی ئامێر و ئامراز دواتر لە ڕێگەی سیستەمی بوون و سیستەمی کارکردنەکەەوە ڕوونی دەکەمەوە. لەم لاوە بینەوە بۆ بوونەوەرە مرۆیەکان.
تەمان ئەمە بوونەوەرە مرۆیەکانن تەکنیکیمان هەیە کلتوریمان هەیە بینەوە بۆ بوونەوەرە کلتوریەکان ئێمە لە ناو بوونەوەرە کلتوریەکانە ئەوانەی کە پیان دەوترێ لە ئەوروپا جاران پیان دەوتە زانستی ڕۆح ئەدەبیاتە ئەخلاقە هونەرە ئەمانە هەمووی چین ئەم بوونەوەرانە هەمووی دەکەونە ناو چیەوە ناو بوونەوەرە کلتوریەکانەوە زمان لەوانەیە لە هەمویان زیاتر ئینسان بتوانێت لە ڕێگەیەوە لە بوونەوەرە کلتوریەکان تێبگا ئەو ئەمانە ئەگەر مرۆڤ نەبووایە هەرچی لە گەردوونا هەیە کۆ بوایەتەوە نەیدەتوانی چی بکە نەیدەتوانی کەوچکە چایەک دروستکە ئەمە فەرقی بینی ئینسان و زیندەوەرەکانی ترە زیرەکترین زیندەوەر قودرەتی ئەوەی نییە کەوچکە چایە دروستکە قودرەتی ئەوەی نییە چوزانم هەر وەسیلەیەک لەو وەسیلانە کە هەیە دروستیکە کەواتەش هێزێک لە ناو ئینسانە هەیە لە چیانە لە بوونەوەرەکانی ترا نییە هەلا هەموو بوونەوەرەکانی ترا نییە ئەوەی کە لە گەردوونان ئەویش هێزی خوڵقاندنە و لە ئینسان کۆمەڵێ بوونەوەر دەکەونەوە ئەمانە بوونەوەری مرۆیین دوو جۆرن تەکنیکی و کلتوری تەکنیک و کلتوریەکان ئێستا بۆتان جا دەکەمەوە فەرقیان چییە فەرقی زمان و کۆمپیوتەر چییە زمان وەک بوونەوەرێک کۆمپیوتەر وەک بوونەوەرێک بەگشتی فەرقی نێوان بوونەوەرە کلتوریەکان لەگەڵ بوونەوەرە تەکنیکەکان چییە ئەمە ڕوون دەکەمەوە لەناو بوونەوەرە تەکنیکەکانە فەرقی نێوان ئامێر و ئامراسیە اینجا بابینەوە بۆ بوونەوەرە سروشتەکان لەناو بوونەوەرە سروشتەکانە فەرقی نێوان زیندوو نازیندوو چییە ئەمە دوو جۆرمان هەیە لەناو بوونەوەرە سروشتەکانە ئەوەی بە سروشت هەن زیندەوەر زیندوو نازیندوو ئەوەی نازیندووە وەکو هەر شتێک کە دەیبینن بەردێکە لە بەردێکەوە بیگرە تا چوزانم ئەستێرەیەکی ئاسمان ئەمانە هەموو چین هەموو نازیندوون ئەوەی زیندووە چییە وەکو لە هینێکەوە بیگرە بەکتریایەکەوە هەتا دەگاتە مەیمونێک ئەمانە چین ئەمانە زیندون هەتا دەگاتە مرۆڤیش لەوێ بۆڵێن بخۆی بوونەوەرێکی سروشتیە بەڵام لەو کۆمەڵە بوونەوەر دەکەونەوە کە بوونەوەری مرۆیین سەرەتا جیاوازی نێوان زیندوو نازیندوو چییە جیاوازی نێوان زیندوو نازیندوو ئەوەیە زیندوەکان لە بوون بوونەتەوە بەردێک بوون لە بوون بۆتەوە و هەیە یانی چییە یانی لە مەوزۆی بوونا کامڵە پێویستی بەوە نییە زیاتر ببێت بە بەرد ببێت و بەردێک هیچ شتێکی نییە بۆ ئێمەی ئاشکراکە بەرد هەر ئەوەیە کە هەیە لەبەرەوەی لە پرۆسەی بوونانیە هیچ نێنیەکی نییە بیدرکێنێ هیچ شتێک لە پشت بەردەوە نییە تا ئێمە هەوڵ بدەن چی بکەین لە بەردەکە دەرکەوێت و ئاشکرا ببێت و بەردەکە جۆرێک لە گۆڕانی بەسەرا بێت یا ئاسنێک ئەمانە چین ئەمانە هەن تەبان سیستەمێک لە ناویانە هەیە تەنها بۆ چییە بۆ ئەوەی لە هەبوو نابیانێڵێتەوە تەنها ئیشی ئەوەیە ئیش دەکا ئەم سیستەمە بۆ پاراستنی ئەو بوونە یعنی بۆ پاراستنی ئەوەی کە ئیتر هەیە کامڵ بۆ ئەو پێویستی تەنها بە چییە پێویستی بەوە نییە زیاتر ببێت پێویستی بەوەیە ئەو بوونەی هەیەی احتفازی پێوە بکە میپارێزێ تەوان ئەو سیستەمە سیستەمی کارکردنە ئێستا بۆ نمونە لەناو ئاسنێکە سیستەمێکەیە کاتێ دەکەوێتە بیئەی جۆرا و جۆر فەزای جۆرا و جۆر فەزاکە گەرم بێت یەکسەر ئەو سیستەمە بە ئاسنەکە دەڵێ چی بە شل بەرەوە ئەم شلبوونەوەیە بۆ چییە بۆی پارێزگاری لە ئاسنیەتی خۆی بکە ئەمە ئەم سیستەمە لە ناو ئاسنا تەنها چی دەکا ئیش دەکا بۆەوەی ناوکەوت و دەرکەوت بە توانەکان بکە ینی شلی و ڕقی دوو توانە یاسنن ئەڵێ لە ناو ساردیا ڕق بە لە ناو شلیا نەرم بە بۆچی لە ناو گەرمیا نەرم بە شل بە بۆچی بۆ ئەوەی بوونی خۆی پارێزێ بەڵام زیندەوەرەکان تەمان لێرە تەنها سیستەمی چی هەیە
کارکردنەکەش بۆ چییە؟ بۆ پاراستنی بوونە، بۆ هاتنە بوون نییە، بۆ پاراستنی بوونە. بەڵام لە زیندەوەرێکە بۆ نمونە لە هەر درەختێکا کە تۆوی هەیە، لەناو ئەم تۆوە کۆی درەختەکە بوونی هەیە. تەنانەت لەو خانەی کە لە دەرەنجامی کۆبوونەوەی ژن و پیا و خانەیەک دروست دەبێت، ئەم خانە دواتر دەبێتە چی؟ دەبێتە مرۆڤێکی تازە، شتێکە هیچی تیا دیار نییە. یا گوێزێک، من زۆر جار نمونەی گوێز دێنمەوە، ئەوە نیە حەزم لە گوێزە، بەس گوێز ینی وەکو بڵێ زۆر گونجاوە بۆ ئەوەی کە باز بکرێ. ئەوە نییە لە نەحوی عەرەبیات کە فێریانی زەید داهێندایەوە، منیشەوە لە هینا لە نازیندوەکانە ئاسن دێنمەوە، لە ئێنیشا لە زیندوەکانە گوێز دێنمەوە. لەناو ئەم گوێزە کاتێک کە تۆوە شتێکی هەیە دەیەوێت پێمان بڵێ، یانی چی؟ ینی نهێنیەکی هەیە. ئەم نهێنیە دەبێت چی بێ؟ ئاشکرا بێت. ئەو نهێنیە چییە؟ ئەو درەختە شاراوەیە کە دواتر ئێمە تۆوەکەمان ناشت مادەکەی وەرگرت چی دەبێ؟ خۆی ئاشکرا دەکا، نهێنیەکە نهێنی خۆی دەردەخا. فەرزە ئەگەر ئەم گوێزە بەرین بۆ شوێنێکە گوێز ئەو خەڵکەی ئەو منتیقە گوێزی نەبینی بێ، چەند لە ڕووی تەکنۆلۆژیشەوە لە ڕووی تەکنۆلۆژیای کشت و کاڵیەوە پێشکەوتو بن، عالمەکانیان ناتوانن سڕی ئەو گوێزەمان بۆ ئاشکراکەن. ئەم گوێزە تەنها لە زەمینەکەی خۆیە نهێنی خۆی ئاشکرا دەکا. یعنی نازانن ئەم گوێزە دەبێ بە چی؟ ئایا وەکو شووتی تەرزی هەیە یا وەکو لق دەرکردەکە؟ تاوان ئەم بوونەوەرە لەبەرەوەی بوونی تەواو کامل نییە و دەیەوێت ببێت سڕێکی هەیە، نهێنیەکی هەیە بۆچی؟ و ئاشکرا بوون. تاوان ئەو نهێنیە چییە؟ هەموو ئەو شێوە و خەسڵەتە تایبەتیانەیە کە لە پرۆسەی بوونیە ئاشکرای دەکا، بەرەبەرەش ئاشکرای دەکا. یعنی ئەم گوێزە، تۆوی گوێزە توانای چی تایە؟ توانای بوونی تایە. ببێ بە چی؟ ببێ بە درەختی گوێز. کەواتە بوونی چی نییە؟ کامل نییە. و پێویستی بە چییە؟ بۆیە بوونی خۆی کاملکە. کاملکردنی بوون چییە؟ ئاشکرابوونی ئەو شێوانەیە لە ڕێگەی ئەو مادەی کە لە دەرەوە وەری دەگرێت و ئاشکرابوونی ئەم شێوانە کە سڕی ئەم گوێزەن، ئەمە چییە؟ ئەمە پرۆسەی بوونە. کەواتە لە پرۆسەی بوونە ئەوەی کە باسی کورسەکەمان کرد لە دروستکردنەوە، وتمان ئایدیاڵ و مادە هەیە، شێوە و مادە هەیە. مادەکە لە خاک وەری دەگرێت، سیستەمێکی کارکردن لە ناوم گوێزە هەیە، ئەم خاکە تەحەول پێ دەکات بۆ مادەیەکی شیاو، مادەیە کە شیاو بێ ئەو شێوەیە بگرێ. بۆ نمونە ئێستا بمانەوێت ئێمە شمشێرێک دروستکەین لە ئاو، دروست ناکرێ، وایە؟ بۆچی؟ چونکە مادەکە شیاو نییە بۆ ئەوەی ئەم شێوەیە وەرگرێ. مانەوێت گڵاسێک دروستکەین لە جیوە، دروست دەکرێت گڵاسێک لە جیوە. بۆچی؟ چونکە ناتوانێت شێوەکە وەرگرێ. کەواتە بۆ ئەوەی ئەو شێوەیە وەرگرێ دەبێت مادەیەک وەرگرێ، مادەیەک وەردەگرێ، معمەلێکی تایە، ئەو معمەلەیە ڕێک ئەو مادە دروست دەکا کە سازە لەگەڵ چی؟ لەگەڵ شێوە نادیارەکانە. لەگەڵ دروستکردنی مادەکە چی دەبێت؟ یەکسەر شێوەکان دێنە دەرێ خۆیان ئاشکرا دەکەن. بەرەبەرە چی ڕوودەدا؟ تۆوەکە دەبێتە درەخت و قەد و گەڵاکانی هەمووی ئەوەی نهێنی خۆیەتی لە ناو خەزنەی نهێنیەکانە هەیە، ئەوەی کە لە شعرا بە خەزنەیەکی دەزانن کە مارێکی لەسەر کەس بۆی نییە دەسی لێدا، ئەمە چی دەبێ؟ ئەم سڕە، ئەم ڕازە ئاشکرا دەبێت. کەواتە لەناو ئەم درەختە، لەناو ئەوی ترا ئاسنەکاتەنا سیستەمی کارکردن هەیە، لێرە سیستەمی بوون هەیە لەگەڵ سیستەمی کارکردن. سیستەمی کارکردنی ناو ئەم درەختە، ئەم تۆوە چییە؟ معمەلێکە بۆچی؟ کار دەکا بۆەوەی مادەیەکی شیاو لە عەرز دروستکە، هیولایەک دروستکە، بۆ ئەوەی ئەو شێوانەی کە نادیارن و سڕی ئەوەن لە ڕێگەی مادەیەوە چی بن؟ بێنە دەرێ ئێمە بیان بینین. و هەتا ئەم مادەیە، ئەم شێوانە تایە شێوەگیر نەبن، ئێمە ناتوانین بزانین سڕی ئەو گوێزە، ئەو تۆوە چییە. نەگەر ئێمە ئەگەر زانست
ملیۆنە ساڵی تریش لە پێشکەوت نابێ ناتوانێت چی بکە؟ ناتوانێت ئەم سڕە بزانێت. بۆچی؟ چونکە ئەم سڕە ئەسڵان حسی نییە تا بیزانی. وە زانستی تەرجیبیش چییە؟ زانستێکی حسیە. تۆ لە ڕێگەی فەرەزەن تۆ مایکرۆسکۆپێک بێنە ئەم گوێزە هەر گەورەکە هیچی تیان نییە. شتانێکی تایەکە ئەمانە ڕەبتیان بە چیەوە نییە؟ باش سڕەکەیەوە نییە. سڕەکەی لە شوێنێکایە پارێزراوە، لە شوێنێکایە کە فعلەن هەستەکان قودرەتی ئەوەیان نییە بچن دەرکی پێ بکەن. لەبەرەوە شێوەکان چین؟ شتانێکی ناهەستەکین. بۆیە شێوە ئەوە بوو لە پێشتر وتمان شێوە چییە؟ شێوە شتێکی سەروەستەکیە. تەنانەت مادە خۆی چییە؟ شتێکی سەروەستەکیە. ئەوە ئێمەستی پێ دەکەن چییە؟ خاسیەتەکانە. و هەتا شێوەیەک نەچێتە ناو مادەیەکەوە ئەسڵەن ئەم شتە نایەتە ناو عالەمی هەستێکیەوە. هەموو بوونەوەرێکە هەیە لە ئاسنێکەوە لە بەردێکەوە بیگرە هەتا دەگاتە مرۆڤێک لە چی پێگاتووە؟ هەر ئەو توخمە سەرەتاییانەی کە لە کیمیا بە توخمی سەرەتایی ناو دەبرێن. وەکو ئاسن. ئاسن لە ڕاستیات تەنها مادە نییە، مادەی یەکەمی نییە. ئاسن ئەگەر دەتوانیشی کەیتەوە بۆچی؟ بۆ شێوە و بۆ مادە. و ئەم شێوە و مادە یەکی گرتووە چی دەرچووە؟ کۆمەڵی خاسیەت پیا بووە ئێمە دەتوانین هەستیان پێ بکەین. ئەم خاسیەتانە بە یەک جار دروست بوون. وەکو چی نییە؟ وەکو ئینە زیندووەکە نییە کە بەردەوام چی مادە وەردەگرێت شێوەی دەدات. یعنی پرۆسەی خوڵقاندن چییە؟ لە ناو تۆوەکە هەیە زیندووەکە، بەڵام لە ناو چیان نییە؟ لە ناو ئاسنەکە نییە. لە ناو ئاسنەکە بە یەک جار خوڵقاوە بە یەک جاریش چی دەبێت؟ لە ناو دەچێت. ناوین تۆ ئاسنێک دەتوانی تەقینەوە چییە؟ تەقینەوە فاسدکردنی ئەو اینەیە. تەقینەوە جیاکردنەوەی شکڵی ناوەکی ئاسنەکەیە لە چی؟ لە مادەکەی. کە تەقیەوە و کاتە مادەکە دەبێتەوە بۆ مادە سەرەتاییە کە سەروهەستەکی ئێمەستی پێ ناکەین، شێوەکەش دەبێتەوە بۆ شێوەیە کە ئێمەستی پێ ناکەین. واستەکینی نەمانە. ئەلێرا سێر دەکەین سیستەمی کارکردنی تۆوەکە لە خزمەتی چیایە؟ ئاشکراکردنی سڕەکایە. ینی سڕەکەش بۆ ئاشکرا دەبێ چی جێبەجێ دەکا؟ فرمانی بوون جێبەجێ دەکا. بەم تۆوە دەڵێ ببە بە گوێز، ئەمە فرمانەکەیە. بۆەوەی ئەم فرمانە وەدی بێ دەبێت سیستەمی کارکردنەکە مەعمەلەکە کە مادە شیاوەکە دروست دەکا بکەوێتە ئیشکردن بۆەوەی ئەو مادەیە لە خاک لە عنسوورەکانی خاک وەرگرێت و سازی کات و تاوەکو ئەو شێوەیە بێ لە ناویا چی بکە؟ بیکاتە ماڵی خۆی دانیشێ. ئەگەر بێت و ئەو مادەیە نەبێ کە ئەم شێوەیە پێویستێتی وەریگرێ، ئەوە چی؟ ئەو شێوەیە نایەت. بۆ ئەوەی ئێمە ئەم شێوەیە بێت دەبێت چی بکەین؟ ئەو ماڵەی بۆ سازکەین کە هی خۆیەتی. ئەو کاتام گوێزە دەبێت لەو مادەیە ئەو مادە شیاوە سازکا کە ئەم شێوەیە دەتوانێت بێت چی بکە؟ لە ناویا دانیشێ. کە هاتە ناوی ئەو کاتە چی دەبێت؟ دەرکەوت دەکا، دێتە دەری ئێمە دەبینین. بۆچی؟ چونکە یەکگرتنی شێوە و مادەکەیە. کەواتە لێرە ئەم سیستەمی کارکردنە لە پێناوی سیستەمی بوونایە. و سیستەمی بوون فرمانی بوون جێبەجێ دەکا. سیستەمی کارکردن مادەی جێبەجێکردنی فرمانەکە چی دەکا؟ ئامادە دەکا. کەواتە ئەمە جاکەنەوە. ئەمەمان جا کردەوە یەکسەر چی جیا دەبێتەوە؟ لێرە دەزانین ئەوەی کانت باسی دەکا دەڵێ ئەم خاسیەتانە ئەڵێ ئەو شتانێکەیە یارمەتی ئەوە دەدەن کە ویستی چاکە ئیشی خۆی بکە. کە ئەمەمانزانی ئەو کاتە دەزانین سیستەمی کارکردن ئەو مادە شیاوە ئامادە دەکا کە فرمانەکە لە ڕێگەیەوە چی دەبێ؟ وەدی دێ. فرمانەکەش فرمانە بەبوون. کە فرمان بوو بەبوون کەواتە ئەوەی وەدی دێ نهێنیەکە. ئەوەی وەدی دێ شتێک نییە دووپات بێتەوە. وەکو نەرید نییە کۆمەڵێ نەریتت تۆ هەیە نەریتەکان دووپات دەکەیتەوە. ئەمە چییە؟ پرۆسەیەکی زیندووە. و ئاکار بەوە لە نەرید جیا دەکرێتەوە. نەرید دووبارە دەکرێتەوە تەنها سیستەمی کارکردنەکەیە شتێکی نازیندووە. بەڵام ئاکار شتێکی زیندووە. زمانی ستاندارد شتێکی نازیندووە. زمانی میلی کە لە ناو خەڵکا بەبێ ئێمە ئەوەی ئێماستی پێ بکەین خۆی گەشە بەخۆی دەدا چییە؟ زیندووە. بەڵام چییە؟ ناسروشتیە. یعنی ناقص سروشتی
زاید زیندووە ئاکار بەڵام درەختەکە زاید سروشتی زاید زیندووە بەردێک زاید سروشتی ناقص زیندووە ئەم کامێرایە ناقص سروشتی ناقص زیندووە داسێکیش ناقص سروشتی ناقص زیندووە فەرقی کامێراکە و داسەکە ئەوەیە چییە ئەم سیستەمی کارکردنەکەی خراوەتە ناوی ئەویان لە دەرەوەیەتی ئەمە فەرقەکەی ئەوانان لە مەوزوعی زیندوو نازیندووە ئێستا زمان ئەمە کێشەی زمان حەل دەکا کێشەی شعر حەل دەکا شعر ئایا ئێمە دروستی دەکەین ئەمە ئەو یەکێکە لەو مشکلانەی کە لە شعرە هەیە تا ئێستا ژێگرانە بووەتەوە ئایا شعر ئێمە دەستمان لە دروستکردنیا هەیە ئەی باشە دەستمان لە دروستکردنیا هەیە بۆچی ئەتا شعرەکە نایەتە دەرێ ئێمە نازانین چییە کەواتە ئەم شعرە لە ڕێگەی ئەمەوە چی دەبێ دێتە بوون شتێک نێنیەگەیە چی دەکا لەو پرۆسەی خوڵقاندنە لێرە شعر دەخوڵقێت وە کردەی ئاکاریش چییە وەکو کردەی شعری وایە وەکو خوڵقاندنێکی شعری وایە ئەویش چییە ئەویش دەخوڵقێ لێرەوەیە طبعاً مارتن هایدگەر دەڵێ بوونی مرۆڤ شعریانە لەسەر زەوی نیشتەجێیە یعنی بوونی مرۆڤ لە خوڵقاندنایە شتێک نییە ئێمە بیکەین لە پرۆسەی بوونایە لەبەرەوە کردەی ئاکاری کردەیەکە ئیبداعیە کردەیەکە دووپاتبوونەوەی تیانە کردەیەکی نەریتی نییە کۆمەڵی ڕەوڕەسم نییە ئێمە چی بکەین دووپاتی کەینەوە کردەیەکە لە پڕ دێتە بوون بەڵام چییە ئستعدادێکی ناوەکی هەیە بۆچی بۆی ئەو فرمانە ئەو نهێنیە بێت خۆی ئاشکراکە طبعاً لەناو بوونی ئینسانیانە ئینسانیشا وەکو گوێزەکە چی هەیە سڕ هەیە نهێنی هەیە و ئینسان دەبێت چی بکە ئیش بکە مادە کۆکاتەوە بۆچی بۆ ئەوەی ئەو سڕا لە ناویا بێ خۆی ئاشکراکە فەرزەن شاعرێک کە دەچێت شعر دەخوێنێتەوە و شتانەگەیە دەخوێنێتەوە ئەمانە هەموو چییە دەیکاتە مادەیەک بۆچی بۆ ئەوەی کە سڕی خۆیەتی چی بکە لە ناوخۆیەتی بێتە دەرەوە ئاشکرا بێت فەرزەن مەحوی شاری فارسی و فلانی و فیساری ئەمانە هەمووی دەخوێنێتەوە ئەمانە بۆ مەحوی کە شتێکی نوێ دەڵێ شتێک دەڵێکەوانی دینە ئەوانی تر نەیان وتووە هەمووی چییە ئەم خوێندنەوەیە وەکو ئیشکردنی تۆوەکە وایە لە عەرزەکە ئەو مادە وەردەگرێ مادەیەکی تری شیاوی لە سازەکە بۆچی بۆەوەی ئەو فکرەی لە ناویایەتی بێ چی بکە خۆی ئاشکراکە ئەلێرەوە ئینسان وەک ئینسان لە چی ئایە ئەویش وەکو ئینسان ڕۆحی لە بوونایە لەبەرەوە ئەوەی زمان بە پرۆسەی خوڵقاندن هاتووەتە ئاراوە بەڵام خوڵقاندنێک لەکوێ لە ناو مرۆڤە و ئەم خوڵقاندنێکی واعیانە نییە کردن نییە بڵێ من بیکەم نا خۆی دێت لە پڕچۆن دەڵێ شعر ئەڵێ شعرم بۆ دێت ناڵێ شعر دەنووسم و ئەو شتەش ئەو کردە ئاکاریەش ئەویش چییە ئەویش دێت بەڵام کەی ئەو کاتەی مادەی شیاوی ئەو کردەیە لە کەسەکە ئامادە بووە اینجا ئەو سڕە دێت لە ناو چیە ئەو مادەیە شێوە دەگرێت و کردەکە دێتە بوون پیا دەبێت و ئاکاری هەر کەسێک مرۆڤ وەک بوونەوەرێکی ئاکاری مێژووی ئەو جۆرە لە کردەیە کە لەوە وەدی دێت بەڵام شتانێکی تر کە ئێمە لە ژیانی ڕۆژانەیە دەیکەین ئەوەی کە پیشەیە ئەمانە چییە ئەمانە لە دەرەوەی کردە ئاکاریەکەن ئەمانە بە هیچ شێوەیەک ناتوانن نهێنی ئێمە چی بکەن ئاشکرا بکەن بۆچی هەر ئەمەشە تۆ دەتوانی کۆمەڵێک کرێکان لابێ لە جیاتیانە چی دانی ئامێرێک دانێ بۆچی چونکە ئامێر سڕی نییە ئاشکرایکە و ئامێر چی تیانە بوونی تیانە ئامێر هەیە تەواو ئەوەی کە هەیە لە بوون بۆتەوە یانی چی تەنها سیستەمی کارکردنی تایە تەنها بۆ ئەوە هەیە کار بکە بەڵام ئەوی تریان کار دەکا بۆ ئەوەی ببێت ئەو نێنی ئاشکرا بکات هەر ئینسانێک سڕی خۆی هەیە بەوەی کە مرۆڤە لە ئەستۆیەتی
بەرپرسیارە لەوەی ئەو سڕە لە ناویا چی بێت ئاشکرا بێت مرۆڤێک کاتێک ئەم سڕە لە ناوی ئاشکرا نابێ و دەمرێ ئەمە هەر وەکو وایە نەبوو بێت ئەمە هەر وەکو وایە حیوانێک هەیە و حیوان سڕی نییە ئەسپێک نێنیکی نییە ئاشکایکە بەڵام تەبیعە لەناو ئەسپەکە نێنی خۆی چی دەکا ئاشکرا دەکا بەڵام ئەسپەکە خۆی چی نییە خۆی نێنی نییە ئەوەی کە نێنی هەیە تەنها کێیە تەنها مرۆڤە و مرۆڤ تاکە بوونەوەرێکە کە وەک مرۆڤ دەتوانێت ببێت اختیاری بوونی هەیە اختیاری ئەوەشی هەیە چی نەبێت کە اختیاری ئەوەی کرد کە نەبێت ئەو کاتە چییە یا دەبێت بە ئامێرێکی باش یا دەبێت بە حیوانێکی باش یا دەشبێت بە حیوانێکی درەندە یا دەشبێت بە ئامێرێکی خراپ چونکە ئەلێرە ئیتر ئامێر و حیوانەکە ئامێرەکە بە تایبەتی دەکەوێتە لەو مۆزوعی بەکارهێنانەوە چۆن بەکاردەهێنرێت ئەلێرە تەحدیدی خراپە و چاکیەکەی دەکرێت ئەسەوا بزانم سیستەمی بوون و سیستەمی کارکردنەکە بۆتان ڕوون بوویەوە تاوان سیستەمی کارکردن سیستەمی بوون بە چییە ئەوەیە کە بۆ ئەمیشەیە بۆ ئەوەیە شتێک وەدی بێت ئەو سیستەمە فرمان دەکا بەچی بەوەی دەڵێ مادەی شیا و حازرکە ئەم شێوەیە بێنە لەناو ئەو مادەیە چی بکە بەرجەستەی بکە لەبەرەوە بۆ ئەوەی سیستەمی بوونە بێ دەبێت چیە بێت دەبێت هێزێکە بێت مادەکە ئامادەکە مادەیەکی شیا و هێزێکیشە بێ ئایدیاڵەکە لەو شوێنە نیەنیەوە بێنە بۆ کوێ سڕەوە بێنەتە ناو مادەکە تاوەکو ئەو شتە بێتە بوون ئەمە ئەگەر بە ئینە لە شتە تەکنیکیەکانە بە ئاشکرا دەتوانین هەستی پێ بکەین ئەو کەسێ سیارە لێ دەخورێت لە ناو چایە لە ناو بەکارهێنانایە ئەوەی کە مهندسانەی کە لە ناو معمەلێکا سیارەکە دروست دەکەن ئەوە لە چیان لە دروستکردنان ینی ئەم پرۆسەیە وەکو پرۆسەی خوڵقاندن وایە بەڵام پرۆسەی خوڵقاندن نییە بۆچی چونکە تکرار دەبێتەوە نەریتیە ینی دروستکردنە خوڵقاندن نییە بەڵام ئەوەی کە یەکەم جار دێ سیارە دادەهێنێ فکرەی سیارە ئەمەیان چییە ئەمە خوڵقاندنە ئەمە بۆی دێ ئەمە فەرقی ئەوەیە تەبان مەرحەلەی یەکەمی زانست مەرحەلەیەکی شاریە بەڵام مەرحەلەکانی دواتر چییە مەرحەلەی تەکنیکین لەبەرەوەی ئەو مهندسانی کە لەناو ئینەکە سیارەیەک دروست دەکەن یا دەتوانن شتێکی بۆ زیادکەن یا کوالیتیەکەی بەرز بکەنەوە ئەمە چییە ئەمە لە ڕاستیا پرۆسەی دروستکردنە خوڵقاندن نییە بەڵام پرۆسەی دروستکردن ئەمان توخمەکانی چی هەیە پرۆسەی خوڵقاندنی هەیە کەواتە سیارە کە لە معمەل هیچ تاکو نهاتووەتە بوون بە سیستەمی دروستکردن دروست دەکرێت ئەو کاتە ئەوانەی کە لە ناو معمەلەکان ئیش دەکەن سیستەمێک فرمانیان پێ دەکات ئەو فرمانانە جیاوازن لە کام فرمانانە ئەو فرمانانەی کە سایقەک سیارەکە بەکاردێنی ینی بەکارهێنانی سیارەکە کەواتە لێرە چی هەیە جیاوازیە لە نێوان فرمانەکانی دروستکردن لەگەڵ فرمانەکانی بەکارهێنان فەرزانە و سیستەمە بە مهندسەکە دەڵێت تۆ ئاوا بکە تاوەکو چی پێ تاوەکو ئەم سیارە دروست بێت بەڵام بە سایقەکە دەڵێ چی ئاوا لێ خوڕە تاوەکو سیارەکە کار بکات کەواتە سیستەمی کارکردنەکە چییە جیاوازە لە سیستەمی بوونەکە طبعا ئەلێرەوە ئێستا بۆتان ڕوونە ئەگەر بینە سەر کردەیەکی ئەخلاقی چی ڕوودەدا دەتوانین بە ئاسانی ڕوونی کەینەوە کام کردەیەکی ئەخلاقیە و کام کردەیەکی نا ئەخلاقیە بۆ معنا نابێ ئەخلاقیە یعنی ناچێتە پیشەیە ئیلاقی بە ئەخلاقەوە نییە نا ئەخلاقی یعنی چی یعنی ئەو جۆرە لە کردەی مرۆیی کە پەیوەندی بە چیەوە نییە پەیوەندی بە ئاشکرابوونی سڕەکەیەوە نییە ئەو کاتە لێرە مرۆڤ لێرە چییە تەنها ئامرازێکە بۆ کارکردن کاتێک ئێمە لە معمەلێکا ئیش دەکەین هەموو بەشەی ژیانمان بەشە پیشەیەکەیە و ئەمە بەشە ئامێریەکەی ئێمەیە ئەمە لەناو ئێمە سیستەمی کارکردنەکە هەیە ئیش دەکا بەڵام ئەمە ئەگەر لە پێناو چیایە ئێمە ئەم مانووبوونە دەکەین لە پێناوی ئەوەی ئەو نهێنیە لە ناومانایە چی بێت
ئاشکرا بێت کەواتە ئەوەی کە لەوێ هەیە ئەوە ژیانە ڕاستەقینەکەی ئێمە نیە ئەوەی لە معاملەکە هەیە ئەی کامە ژیانی ڕاستەقینەی مرۆڤانەی ئێمەیە ئەوەی کە لە دەرەوەی معاملەکە هەیە یعنی چی لەو شوێنەی کە ئێمە دەکەوین لەناو پەیوەندیە ئاکاریەکان نەک پەیوەندیە پیشەیەکان کۆمەڵێک بەشەر لەناو معاملەکە سەیری زمانیان بکە بزانە چۆن قسە دەکەن ئەو قسەکردنیان نییە کە لە پەیوەندی ئاکاریەکانە هەیە لەوێ تەنها ڕۆڵی چی دەبینن ئامێرێک دەبن دەکرێت دوو حاسبە لەگەڵێکە ئەو ئیشارەتانە بۆ یەکتر بنێرن بۆچی چونکە لە معاملێکە کابراکە ئیش دەکا نابێ قسە بکە ئەڵێ نابێ قسە بکەی ئەو کاتە قسەکردن لە پێناوی چیایە لە پێناو ڕۆشنی ئیشەکایە و تۆ تەنها بۆ دەیە چی بکەی کۆمەڵە قسەی دیاریکراو هەیە تەنها ئەو قسانە بۆ دەیە بیکەی فەرزەن بێنە و ببە و ئەمانە هەمووی وەکو چین هەر ئامێرێک دەتوانێت ئەم بۆچی چونکە تکرار دەبێتەوە ئەوەی تکرار بێتەوە دەکرێتە شتێکی ئامێری بەڵام ئەوەی تکرار نابێتەوە نابێتە شتێکی ئامێری هەر لەبەرەوەشت لە زمانە حاڵەتێکەیە زمان ناکرێت تەرجەمەی ئامێری سەرکەوتوو نابێ بۆچی چونکە تکرارە گۆڕانێک هەیە دایمە ڕوو دەدا لە زمانە ئەمە ئامێر بەشکڵێکی ئامێری تۆ ناتوانانی ئەوە بخەیتە شوێنی ئەوە ئامێر چییە دەڵێ ئەوە لە جێی ئەوە دانێ ئەم ئەوە لە جێی ئەوە دانێ جملەیەک بۆ دووست دەکات جملەکە هیچ ڕەبتی بەچیەوە نییە هەرتێی ناگەیت لەبەرەوەشە لە شوێنەکە دەڵێن وەرگێڕانی شعر یا هەندێک دەقەیە ئەمە چییە ئەستەمە ئێ باش هەر زمانە خۆ ئەی بۆچی وەرگێڕانەکەی ئەستەمە لەبەرەوەش شتێک لە ناو زمانە هەیە کاویش چییە ئەویش مۆزوعی بوونە بەڵام ئەمە لە چیان نیە لە ڕاضیاتان نیە کە زمانێکی چییە ئامێریە لە ڕاضیاتە بوون نییە ڕاضیات تەنها چییە حسابکردنە تەنها ڕەبتی بە ئیشکردنەوە هەیە ئێستا وابزانم منطقەی بوون و منطقەی کارکردن بۆتان ڕوون بوویەوە ئەوەش منیشە و تەصنیفاتەم کرد تەنها بۆەوەی زەمینە سازکەم بۆەوەی ئەو دوو شوێنە بتوانن ببین